ئێرە ناوچەی پۆدۆنگە لە شەنگەهای چین یەکێکە لەو ناوچانەی لەسەر ئاسی جیهاندا پەرەپێدانێکی زۆری لە بواری پیشەسازی و بیناسازی و داراییدا لێنجام درراوە. تەنیا لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا ئەو ناوچەیە گۆڕانکاری زۆری لە بواری ژێرخانی ئابووریدا بخۆیەدیوە و لە ماوەیەکی کەمیشدا 210 هێندە قەبارەی خۆی ئاسی بەرهەمهێنانی ناوخۆی بەرز بۆتەوە. هەروەها یەک لە سەرسەی کۆی بەرهەمهێنانی ناوخۆی لە شەنگەهای پێکهێناوە. ڕووبەری ناوچەی لۆژیا جوش زیاتر لە 31 کیلۆمەتر چوارگۆشەیە. ئەم ناوچەیە ژمارەیەکی زۆری دامەزراوەی دارایی لێدا مەزراوە. ئەم دامەزراوانە نەک لە چین بەڵکو و کاریگەری زۆریان لەسەر ئابووری جیهان هەیە و چینیان بە تەواوی بانک و بازاڕ و دامەزراوەدارەیەکان بەستۆتەوە. لەم ناوچەیە دەگەورەترین بازاڕ لەسەر ئاسی چین و جیهاندا کار لەسەر ژێرخانی ئابووری و ڕەخساندنی هەلیکار دەکەن و زیاتر لە 6,000 دامەزراوەی دارایی بە 300,000 کارمەندەوە کار دەکەن. هەروەها لە ناوچەی بۆندێند وای گاوشیش بە هەمان شێوە لە 30 ساڵی ڕابردوودا کە دوو شوێنی بازرگانین ساڵانە بە بڕی زیاتر لە 300 ملیارد دلار کاڵە لە بازاڕەکانە دەفرۆشن و فرۆشی دەرەوەشیان دەگاتە 151 ملیارد دلار کە هەماهەنگیان لەگەڵ 210 هەرێم و وڵات هەیە. هەر لەم ناوچەیە هەوڵ دەدرێت گەورەترین شاری تەکنۆلۆژی بە ڕووبەری 94 کیلۆمەتر چوارگۆشە هاوشێوەی ناوچەی سیلیکۆنی ئەمریکادا مەزرێن و بەو شێوەیەش زیاتر لە 100 دامەزراوە و توێژنەوەی تەکنۆلۆژی و تاقیگا دروست دەکرێن. ئەم ناوچەیە کەوتۆتە شەنگەهای نوێ کە زیاتر لە 1000 دامەزراوەی دارایی و 300 نووسینگەی کۆمپانیا بیانی و هەروەها 240 ناوەندی لێکۆڕینەوە و پەرەپێدانی بیانی دامەزراون. سەرەڕای هەموو ئەوانەش بەندەری پاودۆنگ یەکێکە لە گەورەترین بەندەرەکانی جیهان.